سڵاوتان لەبێ بەڕێزان، کارزان عوسمانم لە ستۆدیۆکانمان لە شاری سلێمانیەوە لەگەڵتانین. جێگری سەرۆکی لیژنەی یاسایی لە پەرلەمانی کوردستان دەڵێت دوای جەژن لیژنەکەیان راپۆرتی خۆی لەسەر پرۆژەکانی هەمواری یاسای سەرۆکایەتی دەدەنا سەرۆکایەتی پەرلەمان و دەژڵێت تا دوای جەژن چاوەڕێی پرۆژەی فراکسیۆنی پارتی دەکەن. ئەم پرسە لە دەرەوەی پەرلەمان چارەسەر دەکرێت لە نێوان لایەنەکاندا یان لایەنەکان لە ڕێگەی فراکسیۆنەکانیان لە ناو پەرلەمانی کوردستان ئەم بابەتە یەکلایی دەکەینەوە. تاوتوێی ئەم پرسە دەکەین لەگەڵ میوانەکانم شوان شێخ ئەحمەد، پەرلەمانتاری پارتی دموکراتی کوردستان کە ڕاستەوخۆ لە ستۆدیۆکانمان لە شاری هەولێرەوە لەگەڵمان دەبێت. کاک شوان، سوپاس بۆ ئامادەبوونت. هەروەها ئومێد حەمەعەلی، پەرلەمانتاری فراکسیۆنی گۆڕان، جەنابیشتان زۆر بەخێر بن. لەگەڵ ساڵح فەقێ، پەرلەمانتاری یەکێتی نیشتیمانی کوردستان، جەنابیشتان زۆر بەخێر بن. بەڕێزان، ئێوەش دەرفەتتان هەیە، هەر سەرنج و کۆمنت و پرسیارێکتان هەیە سەبارەت بە تەوەری بەرنامەکە دەتوانن لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک بۆ ئێمەی بنێرن لە ڕێگەی پێیجێ نارتێەوە تاوەکو منیش لێرە وەڵامتان بۆ وەربگرمەوە. کاک شوان، سەرەتا دێمە لای جەنابتان بابەتی پرسی سەرۆکایەتی هەرێمی کوردستان کە 28 دواوادەی یاخود کۆتایی ویلایەتی ئێستای سەرۆکی هەرێمی کوردستانە. لە دەرەوەی سازانەکانی پارتی لەگەڵ لایەنەکاندا تاوەکو ئێستا هیچ پرۆژەیەکی نییە بیداتە پەرلەمانی کوردستان؟ سەرەتا سوپاس بۆ بەرنامەکەتان و بەخێراتنی گەرمی هەردوو میوانە خۆشەویستەکە دەکەم و جژنە پیرۆزە لە کەس و کاری شەیدە سەربرندەکان و لە پێشمەرگە قارەمان و خۆراگرەکانی کوردستان و لە تێکرای خەڵکی کوردستان دەکەم. ئومێد دەخوازم ئەو جژنە بێتە جژنی تەبایی و یەخستنی ناو ڕیزەکانی ناوماڵی کوردستان، حزبولانە سیاسیەکان لەو جژنەشدا ببێتە هەوێنی سەرکەوتنی هەموو لایەکمان لەو جژنەدا. و بەنسبەت ئەو پرسەی کە ئێستا کە باسی لێوە دەکرێت، پرسی ماوەی سەرۆکایەتی هەرێمی کوردستان کە لە 19ی هەشتەوە کۆتایی پێدێ، ئێستا لەلایەن سەرکردایەتی پارتی دموکراتی کوردستان ماوەک بەر لە ئێستا بەر لە جەژن کە چەندین سەردانی حیزبولانە سیاسیەکانی کوردستان کرایە لە نزیکەوە لەگەر یەکتر دانیشتنە بیرروڕایەکان لەگەر یەکتر گۆڕدراونەتەوە و لەو نزیکانەش دوای جەژنیش دانیشتی تریشی بە دووادادێ کە لە ئەوەی بگەنە نەتیجەیە کە ئەو سازانەی کە هەموو لایەکمان ئاواتی بۆ دەخوازین کە ئەو سازانەی کە پێویستی کوردستانیانە بە ئەنجام بگاتە. ئەمە تەنیا هیوا خواستنە کاک شوانیان دەگەنە ڕێکەوتن، چونکە هێشتا لێدوانی لایەنەکان هێشتا ئەو قسانەی کە لە لایەنەکانەوە وەکو زانیاری دەگاتە ئێمە وەکو دەستگاکانی ڕاگەیاندن هیچی بۆنی ئەوەی لێ نایە کە هێشتا گەیشت بێتنە چارەسەرێک و سازان نزیک بوو بێتەوانێ. ئێمە گەر سەیری ڕابوودی خۆمان، سەیری شۆڕشەکانی کوردستان، سەیری ئەو وەزعانێک کە بەسەر هەرێمی کوردستان و بەسەر کوردستانیان داهاتووە، تەنها یەکڕێزی و تەبایی ئێمە گیانێتە ئەو ڕۆژە. ئەوانەی ڕابردوو، ڕۆژانی ڕابردوو، ڕۆژە تاڵەکانی ڕابردوو تەنها کارەسات و ماڵوێنانی بۆ خەڵکی کوردستان بەدەستی ناوە. بۆ ئومێد دەکەین لە سای سازان و تەوافق کە هەرێمی کوردستان گەیشتە ئەو قۆناغی کە ئەوڕۆ کە نزیک بۆتەوە لە وادەی خۆی کە بتوانانی دەوڵەتێکی کوردستانی بۆ هەرێمی کوردستان دروست بکرێ بۆ باشوور و ئومێد دەخوازین کە ئەوە هەموو لایەکمان پێکەوە بتوانین تەواوی بکەین و بەنسبەت سازان نەتیجەیەکی دەتوانم برێم ئەگەر بگەێنێ نەتیجەیەک لە ڕێگای سازان دەکرێتن. ئەگەر لە ڕێگای زۆرینە و کەمینە ناتوانێت کوردستان ئەو بەرقەراریەی کە هەیە، ئەو ئەمن و ئاسایشێکە هەیە، ئەو خۆراگیری هەیە، ئەو مقاومەتێک کە هەرێمی کوردستان دێکە تەنها بە سازە ئەوەکو باسم کرد بە یەکڕێزی و تەبایی خەڵکی کوردستانە. واتە پرۆژەتان نابێت لە پەرلەمان لە ڕاگەیاندنەکان شوان مەبەستەکەی ئەوەیە کە ئێمە وەکو سەرکردایەتی سیاسی لەبەر ئەوەی لە پەرلەمان نەماتوانی چارەسەری ئەو قەیرانە بکەین و هەموو ڕێی فراکسیۆنەکانی لە مەکتەب سیاسیەکانەوە بۆیان دێتن. بۆیە لەسەر ئەو ئەساسەی پارتی دموکراتی کوردستانی وە پێشووتریش کە بابنێن یەکگرتووی ئیسلامی و حیزبولانە سیاسەکان کە کۆبنەوەی چەند قۆڵی دەکرا لە نێوان حیزبولانە سیاسەکان و پارتی دموکراتی کوردستانیش لە ڕێگای سەرکردایەتەکەی خۆی توانی جەولێشی مەیدانی لەگەر هەموو حیزبولانە سیاسەکان دابنیشتی بۆ ئەوی بتوان ئەو بیرروڕانەی کە پێویستیان بە گۆڕینەوەیە، پێویستیان بە سازانەیە، پێویستیان بە ئیتفاقە لە نەتیجەی ئەو دانیشتانە بگەنێ نەتیجەیەک. بەڵێ، سوپاس دەکەم کاک شوان. دەگەڕێمە وڵات کاگومێت لەبەرەوەی هەمووتانی ئاستان لە مەکتەب سیاسیەکانی حیزبەکانتانەوە بۆیەت کەواتە هەر دەبێت لە دەرەوە ئەو بابەتە، بەڵام جوادی نیشتیمانیتان هەیە و کۆمەڵێک ناوی دیکەتان هەیە. بارحاڵ ئەم بابەتە تەنیا لە دەرەوەی پەرلەمانێک لای دەبێتەوە، بەڵام ئەمڕۆ لێدوانێکی ئەوەی لە پێشەکەی ئاماژەم پێکرد جێگری
سەرۆکی لیژنەی یاسایی لە پەرلەمانی کوردستان کە هاوکات پەرلەمانتارێکی بزوتنەوەی گۆڕانە دەڵێت تا دوای جەژن ئێمە چاوەڕێی پارتی دموکراتی کوردستان دەکەین دواتر راپۆرتی خۆیان لەسەر پرۆژەکانی هەمواری سەرۆکایەتی هەرێمی کوردستان دەدەنە سەرۆکایەتی پەرلەمان ئەم بابەتە لە دوای جەژن پەرلەمانێک لای دەکاتەوە گەر لایەنەکان نەگەنە سازان و ڕێکەوتن ئەم سەرەتا دەبێت بڵێم کە بەگشتی پیرۆزبایی لە هەموو خەڵکی کوردستان دەکەم من دەخوازم کە ئەو جەژنە ببێتە سەرەتایەکی گرنگ و دەستپێکێک بۆ چەسپاندنی پایەکانی دیموکراسی و ئاڵوگۆڕی ئاشتیانەی دەسەڵات لە هەرێمی کوردستان ئەمە بەلای منەوە ئەو پێداویستیە هەرە سەرەکی و هەنووکەیە کە ئێستا کۆمەڵگەی باشووری کوردستان پێویستێتی نەکشتی دیکە و من ئەوە دەخوازم کە مەسلەی سازان و ڕێکەوتن لە نێوان هێزە سیاسیەکاندا هەمووی لە خزمەتی چەسپاندنی پایەکانی دیموکراسی دابێ نەک هیچ بابەتێکی تر. سەبارەت بە ئەو پرسە و ئایا سازان دێتە ئاراوە ئایا دوای جەژن کۆبوونەوە لە پەرلەمانی کوردستان ساز دەکرێت بۆ چارەسەری ئەو مۆزوعە ئێمە لە بەردەم نۆزەی هەشداین و تاکو نۆزەی هەش دەبێت ئەم پرسە یەکلایی بکرێتەوە بۆیە بە بڕوای من پێش نۆزدەی هەش پەرلەمانی کوردستان لەسەر ئەو پرسە کۆ دەبێتەوە و بڕیاری خۆی دەدا ئەمە نەک ئەوەی کە بڕیارێکی لە پێشینەی من بێ بەڵکو ئەمە ضرورەتێکەوە بەرپرسیارەتێکی یاسایی و مێژووی پەرلەمانی کوردستانیشە بۆ ئەوەی کە بۆشایی یاسایی لە هەرێمی کوردستان دروست نەبێ بتوانێت کۆبوونەوەی ساز بکەوە لە ڕێگەی هەمواری یاسای سەرۆکایەتی هەرێمەوە چارەسەری ئەو قەیرانە سیاسی بکە کە ناونراوە قەیرانی سیاسیەکینا لە ئەساسدا ئێمە کۆمەڵێک یاسامان هەیە کە تەواوی ئەو کێشانەی چارەسەر کردووە و هەمووشمان دەزانین ئەوەی کە قەیرانەکەی دروست کردووە بەداخەوە زیاتر ئەو هەوڵانن کە بۆ مانەوەی کەسێکی دیاری کراو لە پۆستی سەرۆکایەتی هەرێمدا دروست کراوە و جۆرێک لە هەژانی سیاسی لە هەرێمی کوردستان دروست کردووە ئەجینا پێویست بە هیچ هەژانێکی سیاسی پێویست بە هیچ ناکۆچێکی سیاسی ناکات. ئێوە دروستان کردووە؟ بێگومان نەخێر چونکە ئێمە بڕوامان وایە ئەو یاسانی لە هەرێمی کوردستان بەرکارن و لە ماوەی لە چەندین ساڵی ڕابردووە و حیزبە سیاسیانە خۆیان دەریان چواندون لە پەرلەمانی کوردستان هەر ئەوانە با جێبەجێ بکرێن و بە بڕوای من هەر بۆ نمونە هەر پارتی دیموکراتی کوردستان خۆی پابند بێ بە یاسای سەرۆکایەتی هەرێمی کوردستانەوە کە خۆیان دەستی باڵیان لە دەرچواندنیا هەبووە ئیتر پارتی خۆشی لە گرەیەکی سیاسی نەجاتی دەبێت کە بریتە لە گرەی مانەوەی بەڕێز مەسعود بارزانی ینی چونکە بەپێی یاسای سەرۆکایەتی و بەپێی یاسای بەس بۆ پێ دوایەوە گرەیە بۆ پارتیوان بۆ خۆیان دەڵێن گرفتێکمان نیە لەو بارەوەیان ئاخر ئەگەر گرفتیان نییە کەواتە بفەرمونون بە کاندیدێکی تریان جگە لە بەڕێز مەسعود بارزانی بۆ سەرۆکی هەرێم هەبێ و پێم وایە ترەوە هەموو کێشەکە چارەسەر داوای هەمواری یاساکە دەکەن بەڵێ بێگومان ئێمە هیچ ئیشکالێکمان ئێمە لە سەرەتاوە ڕامان گەیاندووە کە هیچ ئیشکالێکی سیاسیمان لەگەڵ کەسدا نییە چونکە ئێمە هێزێکی سیاسین کە ئەو پرەنسیپ و بەها سیاسیانی کە لەسەری دامەزراوین ئیشکردن بووە لەسەر مەسەلە گشتیەکان و بە تایبەتی ئەوەی بانگەشەی سیاسی ئێمە بۆ گۆڕینی سیستەم بووە نەک گۆڕینی کەسەکان ئەمە بەومانایەنە کە گۆڕینی کەسەکان لە مەسەلەی ئاڵوگۆڕی دەسەڵاتدا گرنگ نەبێت نەخێر چونکە لە هەموو وڵاتە دیموکراتیەکاندا بۆ نمونە کە 4 ساڵ دیاری کراوە بۆ ئەوەی ماوەیەکی دیاریکراوی سەرۆکایەتی بێ و بۆی هەبێت دووجار خۆی هەڵبژێرێتەوە ئەمە مەسەلەیەکە لە دنیادا یەکلا بۆتەوە زۆربەی وڵاتە دیموکراسی ڕاستەقینەکان ئەمەی تێدایە هەر کەسێکیش دووجار ممارەسەی ئەم دەسەڵاتی خۆی کردەوە ئیتر بە پێی یاسا بۆی نییە خۆی هەڵبژێرێت. باشە بەڵام زۆر ڕوون نییە کە دەڵێن دوای جەژن مەبەست لەکەیە من حەز دەکەمەوە قسەی لە تۆوە دوای چونکە پێشووتر دەوترا ئەوەی کە ئێوە کردان جۆرێک بوو لە نمایشێکی علامی و هیچی تر یعنی خۆ ئەگەر بەڵگە پێویست بێ بۆ ئەم قسەیە بۆ نمونە ئێوە بۆچی نەتانتوانی وادەیەک دیاری بکەن وەکو پەرلەمانی کوردستان و بەسمە نەک تەنیا وەکو فراکسیۆنێکان پەرلەمانتارێک وادەیەک دیاری بکەن بۆ لایەنە سیاسیەکان بڵێن تا ئەم وادەیە دەبێ بگەنە سازان و ڕێکەوتن ینی فشارتان هەبوایە زەختان هەبوایە بەسەر لایەنە سیاسیەکانەوە بە پێچەوانەوە دەستکراوەتان کردن و بەجێیان هێشتون بۆ ئەوەی ئەوان ئەو بابەتەیەک لا بکەن. منیش بە پێچەوانەوە دەڵێم نەخێر پەرلەمانی کوردستان لە 23 حوزەیراندا هەنگاویی ئەجگار گرنگ بوو بەدەر لەوەی کە بە شێوەی لە شێوەکان چەسپانەوەی پایە و
و دەسەڵاتی پەرلەمان بوو لەناو کۆی سیستەمی سیاسی هەرێمی کوردستاندا لە لایەکی ترەوە سنووردانانێک بوو بۆ هەموو هێزە سیاسیەکان کە ئەو پرسە پەرلەمانی کوردستان بەجێی ناهێڵەوە خۆی چارەسەری دەکات. من لە سەرەتاوە ئەگەر ڕێگەم پێ بدەیت نەخێر ئێستا ڕاستە پەرلەمانی کوردستان ئەو دەرفەتەشی داوە بە هێزە سیاسیەکان کە گفتوگۆی نێوان خۆیان بکەن ئەمە مەسەلەیەکی زۆر ئاساییە و هیچ مای ئەوە نییە کە ڕەخنەشی لێ بگیرێت چونکە پەرلەمانی کوردستان تاکو 98 چارەسەری ئەم پرسە دەکات بەڵام هێزە سیاسیەکانیش پێویستە خۆیان گفتوگۆی نێوان خۆیان بکەن ئەگەر ڕێنەکەوتون ئەوە پەرلەمانی کوردستان هەنگاوی خۆی بۆ چارەسەرکردنی ئەم مەسەلەیە دەنێ 23 حوزەیران کە خوێندنەوەی یەکەم بۆ ئەو پرۆژە یاسایانە کرا ئەمە چوونە ژوورەوە بوو لە دەواازەی چارەسەرکردنی ئەو کێشە سیاسی لە هەرێمی کوردستان هەیە ئەگەر خوێندنەوەی یەکەم بۆ پرۆژە یاسایانە نەکرایە و ئەڕەسەی لیژنەی یاسایی نەکرابان ئەوە ئێستا ئێمە دەستکراوە نەدەبووین کە لە لیژنەی یاسایی هەر دەتوانن لەم هەفتەیە کۆبنەوە و راپۆرتی خۆیان ئەڕەسەی سەرۆکایەتی بکەن بۆ ئەوەی کۆبنەوەیەک بگرێت و گفتوگۆی دووهەم و هەموارەکە دەنگداری لەسەر بکرێت بۆیە من ئەمە بۆ جەنابیشت و بۆ کۆمەڵانی خەڵکی کوردستانی ڕەوە ڕوون دەکەینەوە بە پێی پەڕێوی ناوخۆی پەرلەمانی کوردستان ئێستا پرۆژە یاساکان لەسەر پێن و لەبەردەستن بۆی هەر ڕۆژێک قەرار درا لیژنەی یاسایی کۆ دەبێتەوە راپۆرتی خۆیان ئامادە دەکەن ئاڕاستی سەرۆکایەتی دەکەن سەرۆکایەتیش کۆبوونەوەی پەرلەمانی بۆ سپاس دەکەم کاک ساڵح دەمێ بزانم فراکسیۆنی یەکێتی نیشتیمانی کوردستان لە پەرلەمانی کوردستان قسەیەکی نوێی هەیە لەسەر ئەم بابەتە وەکو ئەوەی کە جێگری سەرۆکی لیژنەی یاسایی لە پەرلەمانی کوردستان دەڵێت ئەگەر لایەنەکان نەگەنە ڕێکەوتنێک لە پاش جەژن ئەم بابەتە لە پەرلەمانی کوردستانێک لا دەبێتەوە؟ بەڵێ سەرەتا پیرۆزبایی جەژن لە بەگشتی خەڵکی کوردستانەکەم و بە تایبەتیش سڵاو درود بۆ گیانی پیرۆزی شەیدەکانمان کە بە گیانی خۆیان ئەم دەستکەوتانیان پاراست و سڵاو بۆ هێزی پێشمەرگەی قارەمان و هێزەکانی ناوخۆ. من لەسەر پرسی سەرۆکایەتیێریم دیارە ئەوەی کە بەڕێز دکتۆرە بار ئاماژەی پێداوە شتێکی تازە نیە هەر لە سەرەتاوە فراکسیۆنەکان بە بیانووی ئەوەی کە فرسەتێک بە برادرانی پارتی بدەنەوە ئەینا ئەبوو هەر لەبەر لە جەژن لیژنەی یاسایی کۆ بایەتەوە و راپۆرتی خۆی ئامادە بکردای و ئاراسی سەرۆکایەتی پەرلەمانی بکردای بۆی سەرۆکایەتی پەرلەمان بخاتە بەرنامەی کارەوە. بەڵام هەر چوار فراکسیۆنە سەرەکیەکە لەگەڵ ئەو دوو بەڕێزەی لە فراکسیۆنی حیزبی شوعی و بەیت النەهرین وا بە باشدانرا کە فرسەتێکی تر بدرێتەوە بە پارتی بۆی ئەم مەسلەیە پەیوەندی بە سازانەوە هەیە سازانی لەسەر بکرێ. بۆیە لە ڕاستیا ئەمە قەیران نییە بەرۆکی هەرێمی کوردستانی گرتووە وەک هەندێک لە کەناڵەکان بە تایبەتی کەناڵەکانی نزیک لە پارتی باس لە قەیرانەکەن لە ڕاستیدا ئەم قەیرانە دەستکرد و دروستکراوە لە نەسا ئیجتیهاد لەگەڵ نەسا ناکرێت بە نەسی دەقیق هاتووە کە ئەو یاسای سەرۆکایەتی هەرێم وە خودی درێژکردنەوەی سەرۆکی هەرێم بۆ ماوەیەک بوو کە لە 2 ساڵ تێپەڕ نەکات. 2 ساڵەکە 90 مانگ تەواو کەواتە بوو بەر لە چەند مانگێک ئەم ڕێکاری یاسایانە بگریاتە بەر لە ڕاستیا هەر لە ساڵی ڕابردووشەوە ئێمە وەکو فراکسیۆنی یەکێتی یاداشتێکمان لە مانگی 6 ساڵی ڕابردووە ئاراسی سەرۆکایەتی پەرلەمان کرد. بۆچی دەستکردە ئەم قەیرانە حەزەکەم لەسەرەوە بوەستم یانی خۆ بەتەنیا پارتی نییە کەم قسەیە دەکات نوێنەرەکانی ئێوە شەریەک لە گۆڕان لە یەکێتی نیشتیمانی کوردستان باز لەوە دەکەن کە قەیرانی داراییمان هەیە حکوومەتی عێراقی بۆ جەنانێرێ لە شەڕی داعش داین ئەوە بۆ خۆتان ینی لە دەستگای ئێلامەکانەوە باز لەوە دەکەن کە پێشمەرگەکانی ئێوە وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان دەجارە و جاکاریش دەکرێتە نانەت هەم پارتیژەوە دەکای ینی نەک بەتەنایەکێتی دەڵێن پێشمەرگەکانمان لە شەڕدایە کەواتە لە واقعدا ئەمانە لە شەڕ نین لە واقعدا ئێمە بێپارە نین بەغدا پارەی ناردوو لێمان دەشاردرێتەوە. ئێمە مەسلەکە پەیوەندی بە سەرۆکایەتی هەرێمەوە هەبوو باسم لە سەرۆکایەتی هەرێم و یاساکانی تایبەت بە سەرۆکایەتی هەرێم کرد کە دروستکراوە لە ڕاستی ئاوەشی پەیوەندی بە قەیرانی دارایی وهەیە ئەویش بەشێکی هەر بە هەمان شێوە ئەو کێشانەی کە ئێمە وەکو هەرێم لەگەڵ بەغدا قسەمان لەسەر کردووە مادەم باسی ئەوت کرد باوەڵامی من خەڵک لە پەیامەکەت گەشتمانی بەستم قەیرانەکە ئەوەی پەیوەندی بە سەرۆکی هەرێمەوە هەیە دروستکراوە ئەوەی پەیوەندی بە قەیرانی دارایی وهەیە دیسان بەشێکی کەم تەرخەمی دروست کراوە لە ڕاستیا ئێمە لە بەرامبەر بەغا زۆرجار عێراق تۆمەتبارەکەین ئێمە ژووکو هەرێم پابندی خۆمان دەرنەبڕیوە ئەو نۆتی کە ئەگەر بە نمونە 5 مانگی ڕابردوو بە نمونە بهێنینەوە کە هەرێمی کوردستان ئاراستەی لە بەندەری جێهانەوە ئەسلیمی بە عێراقی کردووە لە ڕاستیان ناکاتە 400,000 بەرمیلی ڕۆژانە
لە کاتێک ئایم بەرهەمی کەرکک بەکارێنین بەبێ ئەوەی دەستکەوتمان بۆ کەرکووکە بێ ئەو موچەخۆرانی کە لەسەر پەترۆدۆڵان تا ئێستا ئاورمان لێ نەداوەتەوە. داهاتی هەرێمی کوردستان ئەتوانم بڵێم بەرهەمی نەوت لە 5 مانگی ڕابردووە لە مانگی یەک لە مانگی یەکەوە بۆ سیوێکی 5 من ئاگادارم زیاتر لە 20 میلیۆن لیتر خراوەتە خەزانەکانی هەرێمی کوردستانەوە بەسەر بەخۆ فرۆشراوە. ئێمە لە کاتێکا بۆ موچە چاوەڕوانی بەغاکەین تا بەغا پارەمان نەداتێ نەماناتوە. ئەوەی پەیوەندی بە سەرۆکایەتی هەرێمەوە بوو و ئاماژەم پێدا بەدەقی لە یاسای درێژکردنەوەی ویلایەتی سەرۆکی هەرێمە هاتووە کەواتە ئیجتیهاد لەو دەقە یاسایانە ناکرێ. ئەوەی ئەم فرسەتەشی پێیوە دراوە لە ڕابردووە بە برادرانی پارتی بۆ ئەو بووە کە بگەین بە سازان. لە ڕاستیە ئەم سازانش ناکرێت بە بیانووی سازانەوە ئێمە بین پەکی پرۆسی سیاسی بخەین و بین پەکی ئەو یاسایانە بخەین کە لە ڕابردووە بەکار بوونە و ئێمە ماوەی 2 ساڵ جەنابی کاک مەسعود ویلایەتەکەی بۆ درێژکرایەوە بۆ ئەو بوو کە لە ماوەی ئەم 2 ساڵا بگەین بە سازان. من بۆ خۆم پێشبینی ئەمەم ئاکرد بۆیە جیاواز لە هەر ١٠ ئەندام پەرلەمانەکەی تر من لە کاتی یاساکە پێشنیارێکم ئاراستەی خودی بەڕێز سەرۆکایەتی پەرلەمان و ئەندامانی بەڕێزی پەرلەمان کرد لەو جەلسەی کە تایبەت بوو بە ڕەشنووسی دەستورۆ بۆی کە ئەم سازانە لە ماوەی 2 مانگە ئەگەر نەکرا لە دوایەوە مانگێک درێژ بکرێتەوە لە دوای لەو مانگا بە زۆرینە یاساکە تێپەڕێ نەک بە سازان. بەڵام ئێستا دەستکراوە یعنی بەڵێ لە ڕاستیان دوای ئەم 2 مانگە شاوی کە پەیوەندی بە پرۆژەی ڕەشنووسی دەستورۆیە ئەو لیژنەیە لە دوای 2 مانگەکە بەکراوەی هێشتراوەتەوە کە فرسەتێکی تری بدرێتێ بەبێ ئەوەی کە درێژ بکرێتەوەی پەیوەندی بە ڕەشنووسی. سپاس دەکەم کاک ساڵح. کاک شوان بەڵێ بەڕێزان دیارە ئێستا سەرۆکی هەرێمی کوردستان لە بەسەرکردنەوەی چەند محوەرێکی جەنگدایە لە لای هێزەکانی پێشمەرگەی کوردستان و یەکێک لە لێدوانەکانی کە لەبێوە داوێتی ئێستا لەسەر شاشەی NRT وەکو بە پەلە دەڕوات باز لەوە دەکا کە ئەوانەی باز لە دوو ئیدارەی دەکەن پندیان لە مێژوو وەرنەگرتووە. کاک شوان ئەمە دەکەم بە پرسیار ئەم لێدوانە ئەمەی ئێستەی سەرۆکی هەرێمی کوردستان لە پاش 23 حوزەیران گوێمان لە زۆرێک لە کادرانی پارتی دیموکراتی کوردستان بوو کە باسییان لە دوو ئیدارەی دەکرد ئەگەر ئەم پرۆژەیە بە منطقی زۆری نەوکەمینە لە پەرلەمانی کوردستانەوە تێبپەڕێندرێ. خەباتی پارتی دیموکراتی کوردستان هەر لە دروستبوونی پارتی دیموکراتی کوردستان تا دەگاتە ئەوڕۆ هەموو هەوڵ و خەباتێکی لە پێناو ڕزگاری کوردستان بووە لە پێناو گەڕاندنەوەی هەموو ناوچە دابڕاوەکانی کوردستان بووە. بۆ نمونە هەر لە ساڵی 1970 کە شۆڕشی ئەیلول جارێشتر بەرپاکراوە لە بەرەو حکوومەتی عێراقی ئەو کات ڕژێمی ئەو کات دانی بە مافەڕەوەکانی خەڵکی کوردستان نەنا دانی بە کەرکووچی دڵی کوردستان نەنا. باشە توا کاک شوان بمبورە ڕەنگە ئەوەی لە مێژووە ڕوویداوە ئەوەی پێشووتر بۆ بەرچاوی ینی تەواوی هاوڵاتیان ڕوون بێ. حەز دەکەم زۆر ئێستەی قسە بکەین. من دەڵێم لە دوای 23 حوزەیران پاژەوەی ئەم پرسە لە پەرلەمان لەلایەن هەر چوار فراکسیۆنەکەەوە خوێندنەوەی بۆ کرا بە حوزوری ئەوان و بە غیابی ئێوە باستان لە مەسلەی زیندووبوونەوەی دوو ئیدارەی کرد لە هەرێمی کوردستاندا. ئێستا سەرۆکی هەرێمی کوردستان کە ئەوکات سەرۆکی پارتی دیموکراتی کوردستانە دەڵێ ئەوانەی باسی دوو ئیدارەیی دەکەن ئەوانە نەیانتوانیوە یاخود پند لە مێژوو وەرناگرن. وەڵامی ئەمەم دەوێت. بەنسبەت پارتی دیموکراتی کوردستان هەر وەکو باسشم کرد شۆڕش و خۆشیان لە پلەسە کەرکووکدانا و تەنازویان لە بستە خاچ کوردستان نەکرد و ئێستاش هەموو قوربانیەک ئامادەیە پارتی دیموکراتی کوردستان بیداتن لە پێناو ڕزگاری تەواوی کوردستان. بۆیە ئێمە بە هیچ کاتێک خەونمان بە دوو ئیدارەی کوردستان نەدیتیا. خەون دوو ئیدارەی کوردستان تەنها ئێستاش ئاساوارەکەی لە ناو دڵ و ویژدانی هەموو خەڵکی کوردستاندا هەیە کە تەسیرێکی سلبی زۆر گەورەی هەیە. بۆیە دەبی هەموو لایەکمان زیاتر هەوڵ بدەین ئەگەر ئاساواری دوو ئیدارەی شەبیتن نەهێڵین نەوەک ئێستا بیرلەوەی بکرێتەوە ئێمە هەوڵ بدەین لە پێناو ئەوەی جارێشتر دوو ئیدارەی دروست بکرێتەوە و ئەوەی کە قسەش دەکرێت خیتاوی ڕسمی پارتی دیموکراتی کوردستان ئەوە نییە کە باسی دوو ئیدارەی کردبی و یەک لە پرینسیپەکانی پارتی دیموکراتی کوردستانیش ئێمە پابەندین ئەوەی کە سەرۆکی هەرێم ئەوەی سەرکردایەتی سیاسی پارتی دەیرێ ئێمە پابەندین و ئەوە تەوجیهاتی حیزبەکەی خۆمانە نەوە خەریکە گلابەلا قسەیەک بکاتن. ئێمە موحەدین هیچ سەوابتە لەلایەن ئێمەوە هەر بڕیارێک لەلایەن بەڕێز سەرۆکی هەرێمی کوردستانەوە دەربچی ئێمە 100% پابەندین پێوە و ئەوە ئاوات و ئامانجی ئێمەی پارتەکانە. باشە
یعنی ئەوەی کە لە وێنەکەداوەی ئێستا ڕوونا لە مەشهەدەکەداوەی کە ئێستا ئەگوزارێ ینی هەموو لایەنەکان چاوەڕێی پارتی دیموکراتی کوردستانن ئەوان پرۆژەیان هەیە لە پەرلەمان لە دەرەوەی پەرلەمانیش ئامادەی سازانن پارتی دیموکراتی کوردستان تاوەکو ئێستا نەوتێتی پرۆژەم نابێنە دەڵێ دەمبێت لە ناو پەرلەمانی کوردستانە ئەوەی کە هەیە لە دەرەوەی پەرلەمانی کوردستان هەندێک محاوەلەی هەیە و سەردانی لایەنە سیاسەکانی کردووە بۆ سازان لەسەر ئەم بابەتە بەڵام بەکوێ دەگات یعنی قسەی پارتی دیموکراتی کوردستان بەڕوونی چییە بە وازەحی چییە لە دوای 23 حوزەیرانەوە دیارە بەڕوونی پرۆژەتان دەبێت لە پەرلەمانەوە ئێمە وەکو پارتی دیموکراتی کوردستان هەر لەو کاتێک کە ڕژنووسی دەستور لە پەرلەمانی کوردستان دەنجی هێنا بەڵام نەدرا ڕیفراندۆم لۆ ئەوەی کە سازانێک دروست بکرێ هەموو حیزبلانە سیاسەکان خۆیان لەو دەستورێدا ببینەوە کە بەی خۆیان بزانن بۆ ئێستا پەرۆشی ئەو کاتی سەرۆکی هەرێمی کوردستان ئەو کاتی کە دەستور ڕەزامەندی دەربڕی کە تێبینەکان وەربگیرێ و بێتەوە پەرلەمان سەرۆکی هەرێمی کوردستان لە ئەولەویەتی کارەکانی خۆی و هەروە داوای لە پەرلەمانیش کرد کە ئەو بابەتە یەکلایی بکرێتەوە بە سازان بەڵام ئێمە نەمان کردووە و کاک ئومێدش کە بازدا لە قەیران و هەژان و ئەوانە دەکە ئێمە بە هیچ شێوەیەک لەگەن ئەو بابەتانە دانین و ئێمە تەنها وەکو پارتی دیموکراتی کوردستان وەکو سەرۆکی هەرێمی کوردستان وازبەکی خۆی ئەدا کردێ بە پێی یاسایەکە تا ئێستاش بەرکارە ئەو یاسای سەرۆکایەتی کە باز دەوەی دەکا کە سیستەم چۆنە هەڵبژاردننی سەرۆک ڕاستەخۆ لە ناو خەڵکی کوردستانە و ئەوەش بوویتە حەقێکی مکتەسەبی هاوڵاتیانی خەڵکی کوردستان و ناکرێ چەند حیزبەک چەند کەسانێک بیانوێ ئەو حەقە مکتەسەبا باشە کاک شوان بەڵام آخر ئەم بابەتانە ڕوونە یعنی ئەوەی کە کاگومێت ناوینە ئێوە یەکلا نەبوونەتەوە کاگومێت ناوینا گرێ یعنی ئێوە دەتانەوێت مەسعود بەرزانی سەرۆکی هەرێمی کوردستان بێ وەکو استحقاقی پارتی دیموکراتی کوردستان دیارە وەکو کاندیدی خۆتان لە پاڵەوە تا دەتانەوێت کار بەو یاسایە بکرێتەوانێ واتە هەڵبژاردن لە ناو خەڵکەوە بکرێت کار بەم یاسایە بکرێت سەرۆکی ئێستا هەرێمی کوردستان کە مەسعود بەرزانی ناتوانێت خۆی کاندید بکاتەوە دەبێت پارتی کاندیدێکی تری هەبێ وەکو تریش ناتانەوێت یاساکە هەموار بکرێتەوە یعنی وازەح نییە ئەوەی کە ئێوە ئەتانەوێت بە دیاریکراوی چییە ئەمە کە باس لەو یاسایە دەکەین ئەو یاسایە بەرکارە ئەو یاسایە تا ئێستاش بەرکارە بۆیە لەو یاسایەدا دەرێت سەرۆکی هەرێم دوو مانگ بەر لەوادەی هەڵبژاردن داوا دەکاتن لەلایەنی پەیوەندیدا لە کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردن کە خۆ ئامادە بکەن بۆ ئەوەی هەڵبژاردننی ڕاستەوخۆ بکرێت لە ناو هاوڵاتیانی کوردستان بۆ یەکلاکردنەوە بۆ دەستنیشانکردنی سەرۆکی هەرێمی کوردستان ئەو وازبەکەی خۆی وەکو باسم کرد جێبەجێ کردووە بەڵام کە کۆمیسیۆن یاخود دەری ئێمە پێمان ناکرێ سەرۆکی هەرێم لەوەی داوازبی خۆی کە ئەدا کردیا هەل لە بیداەتی پێش ئەوەی کە پەرلەمانی کوردستان دەست بەکار بکرێ لە پەرلەمانی کوردستان لە مانجی 2013 باز دەوەی دەکات دەرێ لە ئەولەویاتی کاری پەرلەمان هۆ ئامادە بکرێ سازان لەسەر دەستور لەسەر ئەو بابەتانەی کە ئەوڕۆ ڕوبەڕووی هەرێمی کوردستان بۆتەوە جێبەجێ بکرێ بەڵام ئێمەش کەم تەرخەمە بووینە ئەوە نزیکەی 2 ساڵە تازەوە ئێستا خەریکین بازەوەی دەکەین و ئەمن دیسان دەرێمەوە لە پەرلەمانی کوردستان ئەو بابەتە یەکلان ناکرێتەوە لەبەر ئەوەی پێویستی بە سازانە حکومەتی تەوافق ئەی ئەگەر لایەنەکان نەگەیشتن ڕێکەوتن هەتاوەکو دوای جەژن دەبی هەوڵدانەکانمە بەردەوامی هەبیتن نەوەک من ئێمە پێشەمو شتا واتە گەشتینە ئەگەر گەشتینە 90 ژانی دەبێ هەر چاوەڕێی لایەنەکان بکەین ئەو کات پەرلەمان دەبێ هەر چاوەڕێ بکات تاوەکو لایەنەکان دەگەنە ڕێکەوتن بەڵێ لەبەر ئەوەی پەرلەمانیش کە بەوازحی دیار بوو کە سەرۆکیاتی پەرلەمان سەردانی هەموو حزبلانە سیاسیەکانیان کرد چونکە چاک دەزانن لە پەرلەمان لەوانی هەموو بابەتەکە یەکلایی نەکرێتەوە پێویستی بەڕاوەرگرتنی حزبلانە سیاسیەکانە کە سەرۆکیاتی پەرلەمانی کوردستانیش سەردانی هەموو حزبلانە سیاسیانی کرد بۆی هەوڵ بدرێت سازانێک دروست بکرێت بگەنە نەتیجەیەک بۆیە دیسان دەنێمەوە ئەو کێشەیە کە ئێستا هەیە ئەو بابەتێک کە ئێستا هەیە بەس بۆ ینی من بێمتمانەی ئەبینم لە قسەکانی تۆە لەسەر پەرلەمان ینی بۆچی پێ دوایە ئەگەر گەشتینە وادەی قەیرانە یاسایەکەژەوەی کە لە هەرێمی کوردستانە ئێمە لە فەراغی سەرۆکدا دەبین هێشتا پێدوانیە کە پەرلەمان هەستێ بە ئەرکی خۆی و ئەم بابەتەیەک لا بکاتەوە دەبێ هەر چاوەڕێی لایەنە سیاسەکان بکەین بۆ ئەوەندە بێ متمانی بەرامبەر بە پەرلەمان ئەمە تەجروبەی ڕابردووشمانە لەبەر ئەوەی هەموو فراکسیۆنەکانی حزبە سیاسیەکان با بتوانن یەک فراکسیۆن یەک ئەندامی فراکسیۆنی گۆڕان بزوتنەوە یەکێتی یەکگرتوو بە پاتیشەوە بتوانی لە یەک بابەتی وا چارەنووساز
دژی فراکسیۆنەکەی خۆی بیتن باشە سپاس دەکەمەوە بە ناویەوە شۆ قسەی ئێوە دەتوانن لە بابەتێکی ئەوە حساسات تەوزیاتی حیزبەکەی ئەو ئاراستەی ئیش بکەن کە بزوتنەوەکەتان بۆ نمونەکاری لەسەر دەکات آخر خۆ پرسیارەکە ئەوەیە ئاڕاستی بزوتنەوەکەی ئێمە چییە؟ ئێمە بێگومان نایشارینەوە لە پەرلەمانی کوردستان ئێمە نوێنەرایەتی سیاسەتی بزوتنەوەی گۆڕان دەکەین و شانازیشی پێوە دەکەین کە سیاسەتی بزوتنەوەی گۆڕان لە ڕووی سیاسیەوە ئەگەرەوە ڕوونکەەوە ئەو گومانی ئەو لەسەر پەرلەمان و ئیمکانەتی پەرلەمان نیشانیدا گومانێکی معقولە دەبێ بڵین ئەو بێ متمانەی کاکشوان بەرامبەر بە پەرلەمانی کوردستان واقعیە دەبێت لە 19 مانگا پشت بە پەرلەمان نەبەسترێ چاوەڕێی هەر لایەنە سیاسەکان بکرێت دیسانەوە بابەتێک نەخێت پرسەکە پرسێکی یاساییە و چارەسەرەکەش بریتە لە هەموارکردنەوەی یاسا بۆیە پەرلەمانی کوردستان خاوەنی دەسەڵاتی تەواوە لە مرۆوە جا من متمانم هەبێ یان متمانم نابێ پەرلەمان ئەمە ئیشی خۆیەتی و پێویستە بیکاوە دەشیکا ینی ئەوەم تەواو نەکرد ینی ئەمە نوێنەرایەتی حیزبەکەی خۆمان دەکەین و سیاسەتی حیزبەکەی خۆمان بەڕێوە دەبین لە پەرلەمانی کوردستان و بێگومان شانازی دەکەم بەوەی کە نوێنەرایەتی سیاسەتی حیزبێ بکەم کە ئیش لەسەر ئاڵوگۆڕی ئاشتیانەی دەسەڵات دەکا و ئیش لەسەر چەسپاندنی پایەکانی دیموکراسی دەکات لە هەرێمی کوردستان و ئیش لەسەرەوە دەکا کە حکوومەت و دەستگاکانی ئەو هەرێمە بە شێوەیەکی دامەزراوەی ڕێک بخرێن و بەڕێوە ببرێن ئیدی سیستەم وڵات بەڕێوە ببا نەک کەسەکان بۆ ئەمە لە هەموو کۆمەلگایەکە کە بێوێت لە ڕووی دیموکراسیەوە گەشە بکە ئەبێت لە کۆمەلگایەکە کە کەسەکان و سەرۆکەکان و شخصەکان و بنەماڵەکان ڕۆڵی تێدا دەجێڕن بگوازێتەوە بۆ کۆمەلگایە کە سیستەم و دام و دەستگاکانی دیموکراسی و دام و دەستگاکانی کۆمەلگای مەدەنی ڕۆڵی سەرێکی تێدا بجێڕن و ئەمە ژوا دەکا کە ئیدی نەک هەر لە ڕووی سیاسیەوە بەڵکو لە ڕووی ئیداری و لە ڕووی مالیشەوە گۆڕانکاری جەوهری لە وڵاتدا ڕووبدا بۆیە بە بڕوای من تا ئێمە لە ململانی ئەوەداین و هەموو خەڵک شاهیدی ئەوەن کە هێشتا ئاستەنگەکانی بەردەم ئاڵوگۆڕی سیاسی و ئاڵوگۆڕی دیموکراتیانە بچووک نین و هەر ئەوەی کە ئێستا مناقەشەی دەکەین کە هەرچەندە بە پێی یاسا یەکلایی بووەتەوە ڕوون و ڕەوان دیارە کە پێویستە ئاقاری پرسە سیاسیەکان بەرەوچۆ بچن بەڵام هێزێکی سیاسی لەبەر ئەوەی وەکوتم دەیەوێت کەسێکی دیاریکراو لە پۆستێکی دیاریکراودا بمێنێتەوە مەسەلەی سازانی کردوتە بە شێوەیە لە شێوەکان نەسازان لە ڕووی سیاسی و لە ناو هێزە سیاسیەکاندا ئاجینا فەرمون بە هەڵبژاردن بکرێەوە ئەو یاسای سەرۆکایەتی جێبەجێ بکرێ ینی لەمەشدا پارتی دیموکراتی کوردستان پێویستە کاندیدێکی تری بۆ سەرۆکی هەرێم هەبێ ئەگەر بچینە هەڵبژاردنەوە ئیدی فەرمونەوەی ئێمە هیچ ئیشکالێکمان نییە با یاساکان کە لە هەرێمی کوردستان بەرکارن جێبەجێ بکرێن بەڵام گرنگە ئەوەیە ئەوان خۆیان ڕزگاریان ببێ لەو گرەی کە هەیەن داستان عمەر نووسیوێتی نەخێر پەرلەمان ناتوانێت بەبێ پارتی یاسای سەرۆکایەتی هەرێم و تەنانەت یاساکانی دیکەش هەموار بکاتەوە یاخۆت هیچ یاسایەکی دیکە دەربکە سیروانیش هەر لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک نووسیوێتی هەموو لایەنەکان باز لە مەسعود بەرزانی دەکەن باز لە حیزبی بنەماڵە دەکەن بەڵام هەر خۆشیان دواتر دەیکەنەوە بە سەرۆک من بڕوای من وایە پەرلەمانی کوردستان چۆن توانی هەمواری چۆن توانی خوێندنەوەی یەکەم بۆ ئەو پرۆژە یاسایانە بکا کە بە هەمان ڕادەی هەستیاری کە ئێستا هەیە بۆ خوێندنەوەی دووهەم هەستیاریەکە زیاتر بوو هەمومان دەزانی ناینەوە سەری کە لەسەر ئاستی حیزبی و حکومی چۆن تەقەلاکان لە ڕووی سیاسیەوە تا گەیشتە فشار و هەڕەشەی سیاسیش وەکو بیستمان بەکارهێنرا بۆی ئەو کۆبوونەوەی نەکرێ بەڵام پەرلەمانی کوردستان توانی خۆی بێ ئەو هەڕەشانە کە ئێوە ناوتان لە ناوە هەڕەشە یان لە زاری ئێوە دەڵێن کە هەڕەشە کراوە بەردەوامە بێتە گەر ئەم پرۆژەی ئێوە لە پەرلەمانەوە ئەم بابەتە لە پەرلەمانێک لا بکرێتەوە بەردەوام دەبێت مەسەلەی دوو ئیدارەی کە زۆر جۆمان لێبوو دەبێتە مەترسیێکی واقعی هیچ هێزێکی سیاسی لە هەرێمی کوردستان ناتوانێت مەسلەی دوو ئیدارەی ئەوانە لە ڕووی پراکتیکی و لە ڕووی کردداریەوە جێبەجێ بکات چونکە خەڵکی کوردستان ئەوەی تێپەڕاندووە تازە لە هیچ هێزێکی سیاسی قبول بکە بۆ مۆنۆپۆلی سیاسی بۆ دەست بە سەرهاگرتنی وڵات بتوانێت هەژانی سیاسی دروست بکاوە لەوەدا خۆی کەڵکی سیاسی وەربگرێ بۆ کۆنتڕۆلکردنەوەی وڵات و بۆ مانەوە لە دەسەڵاتی سیاسی بە بڕای من ئەمە گوزراوە هێزە سیاسەکانی تریش ئەمە قبول ناکەن و پێم وایە هەر هێزێکی سیاسی ژیر کە عقلێکی سیاسی گەورە بەڕێوەی ببا ئەسڵەن ڕێگە بەم جۆرە قسەکردنانەش نادا پەرلەمانی کوردستان وەکو سەرەتا ئەماژەم پێکرد مادام بەرپرسیارەتەکە لە ئەستۆی ئەودایە
سەرباری ئەوەی مەجای داوە هێزە سیاسەکان گفتوگۆ بکەن بەڵام بەرپرسیارەتی یەکەم لە ئەستۆی پەرلەمانی کوردستانە و بە بڕوای من پەرلەمانی کوردستان ئەو توانایی هەیە خۆمان دەزانی بە پێی پەیڕەوی ناوخۆ هەر کۆبوونەوەی پەرلەمانی کوردستان پێویستە نیسابی یاسایی هەبێ کە ئەو ئیشکالیەتەی لە ڕابردووە ئەو بابەتە لە پەرلەمانێک لا نابێتەوە آخر ئەمە دیارە ئاساییە بۆ احترام هەیە بۆ قەنەعەتی هەر ئینسانێک بەڵام کۆبوونەوەی 23 حوزەیران خۆ قەنەعەتی زۆر هێزی سیاسیش هەبوو کە ئەم کۆبوونەوەی نابێ بکرێ و وەکوتم جۆرێک لە فشار کرا هەرچەنە من زۆر تێبینیم لەسەر مەسەلەی هەڕەشە ئەوانە هەیە ئەمە تەنها بۆ ڕوونکردنەوە بەکاری دێنم ئەجینا ئەو شتانە لە لای ئێمە هیچ ئەرزشێکیان نییە کاتێک پێویستی مێژوویی و سیاسی هاتە پێشەوە ئێمە بەڕۆڵە سیاسی و مێژوویەکەی خۆمان و بەڕۆڵە پەرلەمانیەکەی خۆمان هەڵدەستین و بڕوام وایە پارتی دیموکراتی کوردستانیش دوجار هەوڵ دەدا خۆی لەگەڵ ئەو جۆرە تەوژمە سیاسیە ڕابهێنێ و بگونجێنێ کە بەشێکی زۆری کۆمەڵانی خەڵکی کوردستان پشتیوانی دەکەن هەم لە ئەڵگۆڕی سیستەم بۆ پەرلەمانی و هەم لە ئەوەی کە هەمواری ئەو یاسایە بکرێتەوە و ئەوانیش خۆشیان ڕزگاریان ببێ لەو حاڵەتەی کە تێیکەوتون و وەکو هێزێکی سیاسی بێنەوە مەیدان. سوپاس دەکەم کاک ساڵح بۆچی لایەنە سیاسەکان لە پاڵ سەرنجتیانی لەسەر قسەکانی هەردوو لە هاوڕێیانت بۆچی لایەنە سیاسەکان ناتوانن یاخود نەیانتوانیوە تاوەکو ئێستا بگەنە ڕێکەوتن ینی خۆ قسەیەکەی ئەڵێ جەژن بۆ گەردن ئازادی و دڵچاکبوونەوەی ئەوانەیە کە لە یەکتر عاجز بوون ئێمە گەشتینە جەژن هێشتا لایەنەکان نەگەیشتونەتە سازان بۆ لایەنێکەیە بە دیاریکراوی بەرپرسیارە لەما یان هەموو لایەنەکان بەقەت خۆی بەرپرسیارەتی دەکەوێتە سەر شان بەڵێ لە ڕاستیا سازان من تاکی دەکەمەوە ناکرێەوەی کە تو هەموو ئۆتومۆحانی کە تۆ هەتا بتەوێ هەمووی بچەسپێنی سازانەوەیە کە 5 لایەنیان زیاتر کۆ ئەبێتەوە بۆیە هەرێک لەو لایەنە بەشێک لە تموحەکانی جێگە بکاتەوە بەشێکی لە پێناوی سازانە تەنەزولی لێ بکە لە ڕاستیا ئێمە ئەمە بەرپرسیارەتێکی یاساییە بەرپرسیارەتێکی مێژوویشە لەسەر ئەم ئەوەی کە ئێمە پێڵین چوافراکسۆن باناوی نەمنین چوافراکسۆن لەبەری بە هەمان شێوە کاگە بوو کاروانی حیزبی شوعی لەگەڵ ئێمە بۆ ئەوکرێ بڵین 5 فراکسۆن و لەگەڵ ئەوی بیتن نهرین کە 6 فراکسۆن بەڕاستی ئاکرێ بڵین بە هەر 6 لە ئەتوانین ئەم یاسایە ئەم بەرپرسیارەتی مێژوویە ئەم بەرپرسیارەتی یاساییە تێپەڕێنین ئەوەی کە لەسەر ئەستۆی ئێمەیە ئەوەیە کە فرسەتێکی تریش بێنەوە بە پارتی لە ڕاستیان ناشکرێت تا کۆتایی ئەم مانگە ئەو فرسەتە زیاتر تێپەڕێ لە هیچ حاڵەتێکان ناکرێت تا کۆتایی ئەم مانگە تێپەڕێ لە دوای کۆتایی ئەم مانگە ئەوەی کە پەیامی سیاسی لایەنەکانە منەگەر باسی حیزبەکەی خۆم کەم مەکتەبی سیاسی لەگەڵ ئێمە هیچ جیاوازیەکی نییە ئەگەر هەواڵێکی سەرکردایەتی یا مەکتەبێکی سیاسی ڕای خۆی بە تەنها دەربڕێ ئەو ڕای شخصی خۆیەتی ڕای یەکێتی ئەوەیە کە مەکتەبی سیاسی دەری بڕیەوەیە کە ئێمە لەگەڵەوەی سیستەمی حکومڕانی ئەم وڵاتە پەرلەمانی بێ و سەرۆکێرێم لە پەرلەمان هەڵبژێرێ و دەسڵاتەکانی تەشریفاتی بێ ئەمە ڕای ڕسمی مەکتەبی سیاسیە کە لە ڕێ ڕای فراکسۆنەکە و ڕای جەماوەری یەکێتی و جەماوەری بەشێک لایەنەکانی تریشە هەمان ڕایە بۆیە ئەوەی ئەو فرسەتی کایە تا کۆتایی مانگ زیاتر تێنەپەڕێ ئەگەر ئێمە تا وادەی یاسایی خۆی تا 1970 نەمانتوانی حاڵتە یاسایەکە یەکلایی بکەینەوە لە ڕاستی ئەم پەرلەمانە ئەکەوێتە ژێر پرسیارە و واقعبی لە بۆی کە ئەم پەرلەمانیان خۆی هەڵبۆشێنێتەوە یان بکەوێتە ژێر تانە و تەشەنەی خەڵکەوەی کە باسی لێکرێت سەبارەت بە تێپەڕاندنی یاساش ئێمە لە هەمان ئەو ڕۆژەی کە ئەو 4 پرۆژه یاسایی خوێندنەوەی بۆ کرا یاسای مافی امتیازاتی تاقانەکان تێپەڕی بە 56 بۆ 57 ئەندامی پەرلەمانەوە بۆیە زۆر ئاسایی ئەگەر فراکسۆنێکیان 2 فراکسۆنیش گرنگ نییە چەند فراکسۆن ئامادا بێ گرنگەوەی نیوە زایدێکی ئەندامانی پەرلەمان لە ناو هۆڵی پەرلەمانە بن بۆ جێبەجێکردنی هەر یاسایەک بۆیە ئێمە جارێکی تر ئومێد دەکەینەوە تا بەر لە وادەی یاسایی خۆی بگەینە سازان ئەگەر نەگەین بە سازان لە ڕاستیا ئۆباڵی لە ئەستۆی ئەم پەرلەمانەیە کە پێویستە بڕیارە ڕاستەکەی خۆی بدا و ئەویش ئەوەیە کە نیوە زایدێکی پەرلەمان کە کۆبووەوە کار بە یاساکان کات و لەبەرێ بە دەقی یاسایی هاتووە کە ئەم خودی بەڕێ سەرۆکیێرێم تا 1970 و پێویستە بەر لەو وادەیە ئەو یاسایە بە سازان ڕێکەوتنی ئەگەر تا ئەو وادەیە زۆر بە کورتی وەڵام لە تۆ چونکەمە وەڵامی کاگومێدی ژۆرگرمەوە و کادەچمە لای کاکشوان ئەگەر ئەم بابەتە یەکلانە بێتەوە لایەنە سیاسەکاندا پێشەوەی بچێتە پەرلەمان مەبەستم چونکە ئێوە هەردووکتان قەناعەتان وایە کە لە پەرلەمانەوە بابەتە یەکلا دەبێتەوە جیاواز دە کاکشوان بەڵام بەرپرسیارەتەکە دەکەوێتە ئەستۆی چێ واتە چەیە کە نایەوێت بگەنە سازان لایەنەکەیە بە دیاریکراوی
لە ڕاستە ئێستا لە ئەستۆی لیژنەی یاساییە و لە ئەستۆی خودی سەرۆکی پەرلەمانە کە داوا لە لیژنەی یاسایی کۆبکا بۆی لیژنەی یاسایی لایەنەکان سەرقاڵی کۆبوونەوەن پارتی دموکراتی کوردستان لەگەڵ لایەنەکان کۆ دەبێتەوە بۆی بگەنە سازانەگە و کات لە پەرلەمانەوە بە یاسا ئەم بابەتەیەک لا بکرێتەوە ئەگەر نەگەنە ڕێکەوتن لایەنەکەی بەرپرسیارەتی بەدڵنیایەوە چی لایەنێک کە نەگەیشتە ڕێکەوتنە و لایەنە ئەو بەرپرسیارەتە مێژووی یاسایی لە ئەستۆ ئەبێت باشە واتە بەگشتی لایەنەکان ناتوانانی بڵێ بەگشتی لایەنەکان ئەو لایەنەی کە ئامادەی خۆی دەرەبڕێت و لە ڕاستیشا سازان ئەوە نییە وەکوتم تۆ هەموو تموحەکانی خۆت بێ جێگە بکەیتەوە ئێمە نیوەزایدێکی پەرلەمان کە زۆر لە نیوەزایدێکی زیاتری دەنگدەرانی هەرێمی کوردستانەکە بەگشتی لە بەرەوی ئەو 11 بەڕێزەی لە پێکهاتەکان کەوانە پێویستی بە دەنگدانێکی تری کەم بۆ بۆیە ئەمە لە ئاستی پێگە جەماوەریەکە زیاتری بۆیە زۆر لە نیوە زیاتری دەنگدەری هەرێمی کوردستان ئەوەیە کە ئێستا سازانی لەسەر کردووە ئەو شش لایەنە. سوپاس دەکەم کاک ساڵح کاگومێت بە کورتی وەڵام بێتەوە پرسیارەکە تێگەیشتم ینی من دەمەوێت بە دوو خەڵ ئەوە باس بکەم یەکەم ئەوەی کە تاکو ئەو بەروارەکە 1970 پێویستە بوو پەرلەمانی کوردستانیش ئەو ئیشەی خۆی دەکا و بەرپرسیارەتی خۆی جێبەجێ دەکا و بەم شێوەیە بۆشای یاسایی دروست نابێت ئەگەری دوو هەمەوەیە کە بۆشای یاسایی دروست دەبێت ئەمەیان وەکو شۆخەیەکی سیاسی دەڵێم و کاتە هەرێمی کوردستان بێسەرۆک دەبێت بە پڕوای من ڕەنگە هیچ ئیشکالێتێک نەبێت. سوپاس دەکەم کاگومێت. کاک شوان سەرنجی تۆ مەوێت بە کورتیش بێ سوپاس دەکەم وەکو دوا دەرفەت دێمە لای تۆ دیارە دەمەوێت بزانم ئەگەر لایەنەکان نەگەنن ڕێکەوتن بە دیدگای ئێوە ئەو کات بەرپرسیارەتەکە دەکەوێتە ئەستۆی چێ چونکە دوجار هەرێمی کوردستان تووشی فەراغێکی یاسایی دەبێت کە کاگومێت دوتی ئاسایی ئەو کات هەرێمێکی بێ سەرۆک دەبین و هیچ گرفتیشمان نابێ وانێ کاگومێت وەکو شۆخێکی سیاسی باشە سپاس دەکەم وەڵامت کاک شوان. بەڵێ کاکارزان هەندێک قسە ڕوبەڕووی پارتی دموکراتی کوردستان کراوە ئێمە هیچ کاتی حقوقدەمان نەبووە خەڵکانێکن حقوقدیان بەرەمبەر بە پارتی دموکراتی کوردستانە بۆ هەر لە شۆڕشی ئەیلور کە شۆڕشی سەر تاسەری کوردستان بۆ خەڵکانێک ئەو کاتی ڕاحقوقدیان بەرەمبەر بە پارتی دموکراتی کوردستانی و سەرۆک بارزانانی هەبووە ئێمە هیچ حقوقدەمان نییە لەسەر شەخسێک ئێمەش تا ئێستاش پابەندین بەو یاسایی کە بەرکارە لە پەرلەمانی کوردستان دەنجی هێناوە ئیشی پێ بکرێ و ئەو حەقەس کەس ناتوانانی بەخۆی بدە هیچ لایەنێکی سیاسی ناتوانانی ئەو حەقە بەخۆ بدا بە ناوی میلەتەوە قسە بکە میلەت دەنگ دەدا میلەت سەرچاوی دەسەڵاتە میلەت اختیار دەکە ناکرێت تۆ پرۆسەیەکی سیاسی سیستەمی وڵاتێک بگۆڕی تەنها بەبەرێن بە نوێنەراتی حیزبێک حیزب نوێنەری حیزبی بەڵام نوێنەری هەموو خەڵکی کوردستان نینە ئێمە تستاقنان ناتوانین بە ناوی میلەت قسە بکەین ئەو کاتەی کە ڕاپرسی کرا ئەو کاتەی کە ریفراندۆم ئەنجامدرا ئەو کاتە ئێمە دەتوانین قسە بکەین باشە بەڵام ئێوە نوێنەری خەڵکن یان ئەوانەی کە پرۆژەیان پێشکەش کردووە خەڵک ناردوونیێتە پەرلەمان وانە یعنی لە مؤسسەیەکی تەشریعی گەورەدان لەوێ ئەم بابەتانە یەکلاکرێتەوە بابەتی یاسایی تەنیا لەوێ حل ناکرێت کاکازان باز گۆڕینی سیستەم دەکرێت ئەو حەقێکی مکتەسەبە دەکرێت ئیستفتا لە ناو میلەت بکرێت بۆ دیاریکردنی شێوەی سیستەمی حکوڕانی وڵات ئایا سەرۆک ڕاستەخۆ هەڵدەبژێردێ سیستەمی هەرێمی کوردستان پەرلەمانی بیت هەر ناوەش لێ دەندرێ دەکرێت ئەو حەقە ناکرێت لە خەڵکی کوردستان بسینێت ئەمانە لەم پرۆژەکانمان بۆ تێپەڕاندنی قەیرانێکی کاتیە دروستبوونی فەراغێکی یاساییە ناکرێت ئێمە بە ناوی هەموو خەڵکی کوردستانەوە قسە بکەین دەبێت ئەو حەقەی بدێنە خەڵکی کوردستان بڕیار لەسەر دیاریکردنی سیستەمی وڵات بداتن ناکرێت ئێمە ئاساییە بیستیمان بێ سەرۆک بین لە هەرێمی کوردستانە لە ڕووی یاساییەوە ئەوە هەڵەیە کاکە بۆ لە خەڵک بترسێن بۆ لە ڕێی خەڵک بترسێن خەڵک بابێ ببوورە کاک شوان یەک دەرفەتی بچوو گەدەین بە کاگومێت بمبوورە کاک شوان یەکەم مەسلەی سیستەمەوەی سەرۆک لە ناو خەڵک هەڵبژێرێ یان لە ناو پەرلەمان هەڵبژێرێ ئەمە بخرێتە ڕاپرسیەوە ئەمە هەر لە ڕووی یاساییەوەوانە ڕەنگە هەندێک ئەمای ئەوە نەبێ ئاماژەی پێ بکەیت ڕەنگە هین بێ ینی هەندێک وشە هەیە نامێ بەکاری بێنم بەڵکو لەبەرەوەی سیستەم یان لە دەستور دیاری دەکرێت باشە دەستورمان نییە کەواتە هەوڵ دراوە لە ماوەی ڕابردووە حەلی ئەم مۆزوع بکرێت لە ڕێگەی یاسایەکەوە یاسا چێ دایانێ یاسا پەرلەمانی کوردستان داینێ لە وەڵامەکەی کاگومێت بوو یەک تێبینیم هەبووە گەر ئەو یاسایەکیان جێبەجێ کاک شوان بەڵێ جێت لە وەڵامەکەی کاگومێت بوو بەڵێ سەرنجی تۆ بەڵێ
بەتەواوەتی بەڵێ بەتەواوەتی ئێمە کە یاسا هەیە ئێمەش لەگەرەوەی دانا ئەو یاسایی کە هەیە ئەو یاسایە تا ئێستاش بەرکارە با ئێمە ئیش دەستەوە بکەین کە قەیران چارەسەر بکەین نەک ئێمە ببینە دروستکردنی قەیرانێک لەبەرەوەی هەرێمی کوردستان چیتە تەحملی ئەو وەزعە ناکاتن لەبەر ئەوەی دوژمن بە تەواوەتی و تەنجی بە هەموو باشە هەستەکەم قسەکەی کاگومێت بە باشی نەگەشت کاکشوان کاگومێت باسی لەوە کرد کە مەسلەی سیستەمی حکومڕانی نابێم حەقە لە خەڵک بسەنرێتەوە ئەمە دەبێت لە دەستورە یعنی بۆ نمونە سابت کرابێت کە ئێمە خاوەنی دەستور نین ئێستا پێشەوەی دەستوریش تەواو بێ ئێمە تووشی قەیرانێک دەبین کە قەیرانی فراغی سەرۆکی هەرێمی کوردستانە ئەم بابەتە چۆنێکلا دەبێتەوە دەبێت تعدیلی یاسای سەرۆکایەتی هەرێم بکرێ یاسایە کە پەرلەماندەری کردبێ ئاساییە پەرلەمان هەر بۆ خۆی تعدیلی ئەم یاسایە بکاتەوانێ بەس پێشەوەی وەڵام بیتەوە با جۆ لە سەرنجی کاک ساڵحیش بگرینەوەش دەڵێ سەرنجێکم هەیە دەرفەتە دەدەمێ بۆی وەڵام بیت تێبینیم لەسەر قسەکانی کاکشوانە بوو یەک یاسای سەرۆکایەتی هەرێم کاکشوان لەبەروی لە بەرژۆندی پارتیە پێی وایە کە ئەمە پێشێلکردنی یاسایە بێ جێبەجێ بەڵام یاساکەی تریان یاسای درێژکردنەوەی سەرۆکایەتی هەرێمیش ئەوەش بە هەمان شێوەیە یاسایە واتە ناکرێت تۆ یاسایەک لە بەرژۆندیت بێ بڵێ ئەمە پێشێلکردنەوە بێ کاری پێ بکرێ یاسایەکی تر لە بەرژۆندیت نەبێ ئاوری لێ نەدەیتەوە دوو ئەو مەسلەی کە زۆر جابرادرانی پارتی باسی یەکەنەوە حەقێکی مکتەسەب و بۆ جەماور و ناکرێت لێ سندێتەوە لە ڕاستیا پەرلەمان ئەو حەقەی داوەکە ئەو سیستەمە چۆن بێ هەر پەرلەمانی شاتوانێ ئەوەقەی لە وەرگێتەوە تا دروستبوونی دەستور کاکشوان خۆ جۆ لە قسەکانی کاک ساڵح بوو بەڵێ باشە سەرنجی خۆ لەسەر قسەکانی هەردوو لە بەڵێ ئێمە وەکو پارتی دیموکراتیک پابەندین بە هەر یاسایەک کە هەیە بەرکارە ئیشی پێ دەکرێ ئێمە پابەندین و نەتیجەی هەر سازانێک کە ئەنجام دەدرێت ئێمە پابەندین بە جێبەجێکردنی و پەیڕەویشی لێ دەکەین بەڵام ناشکرێ ئێمە خۆمان دائیمەن بشتێنین خەرکی کوردستان بشتێنین بەغدایە کە قوتی هاوڵاتیانی کوردستان دەبڕی موچەی بڕیە نەک چارمان پێزمان پێشتا لە پاش ساڵەوە قوتی هاوڵاتیانی کوردستان دەبڕی کە تەجروبەی خۆمان بشتێنین بەرامبەر بە ڕژێمێک کە دەیوێتن ئاسەواری ئەو کوردستانە نەهێریتن دەیوێتن خۆشکاندنی هەرێمی کوردستان لەبار بێتن بۆیە دەبی ئەمە زیاتر ئەگەر ڕخنەکانی یەکتیشمان قبول بی گلەیەکانی یەکتیشمان قبول بی هەنگاوی پێشنیاری باشمان بەرامبەر بەیەکتر هەبی ئەوانە بگرینە بەرچاوی خۆمان نەک هەردەم خەریکی خۆشکاندنی خۆمان و حکوومەتەکەمامین ئەمە یەکێتی و گۆڕان و لایەنە ئیسلامیەکانی کەن خۆشکاندنە هەرێمی پێشکێ بەڵێ دایمەن ئێمە ئەومان هەیە هەمووشمان لێ شەریکین جارێ بەر لەو ئەو حکم کابینەی هەشتم پارتی و یەکێتی لە وڵاتەی بەرپرسیاری سەرچینە بە باشەکانیان و بە خراپەکانیان ئێمەستان تەبەنی هەمووی دەکەین هەرچی باش و خراپە ئێمە لێ بەرپرسیاری سوپاس بۆ شوان شێخ ئەحمەد پەرلەمانتاری فراکسیۆنی پارتی دیموکراتی کوردستان هەروەها سوپاس بۆ ئومێد حەمەعەلی پەرلەمانتاری فراکسیۆنی گۆڕان سوپاس بۆ ساڵح فەقێ بمبورە هیچ کاتم نییە پەرلەمانتاری یەکێتی نیشتیمانی کوردستان بەڕێزان سوپاس بۆ سەرنج و کۆمنتیەوەش لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک هیوادارم توانی بێتم وەڵامتان بۆ وەربگرمەوە تا بەرنامەیەکی دیکە هەر شاد بن دەستان خۆش